هەڵبەتە من ئێستا لە مەکتەبی عەبدوڵڵا پەشێوم لە قەزای چەمچەماڵ ئەمێ پێشەوەی باسی بابەتەکە بکەم منیش وەکو ئێوە لە بیرکاری باش نیم بە تایبەتی لەم بابەتی بیرکاری هیزریە باش نیم و هیچی لێ نازانم بەڵام ئەمڕۆ لە قەزای چەمچەماڵ وەگوتم لە قوتابخانەی عەبدوڵڵا پەشێوم یەکێک لە خوێندکارەکانی ئەم قوتابخانەیە یەکێک لە خوێندکارە زیرەکەکانی ئەم خوێندنگایە دوای ئەوەی بۆ ماوەی مانگێک لەلایەن پەیمانگای پیشەی ڕێنماوە لەلایەن یەکێک لە ڕاهێنەرەکان مامۆستا مەبەست عەباسەوە ڕاهێنانی تەواوی پێکرێت دوای ئەوە بەشداری لە پاڵەوانێتیکی جیهانی ئەکات لە وڵاتی مەملەکەتی عەرەبی سعودی لە نێو 11 وڵاتە ئەم خوێندکارە زیرەکەی کوردستان بە ئاڵای کوردیەوە بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە بە ناونیشانی کوردی بەشداریەکە و پلەی یەکەم بەدەسێنێت هەڵبەتە پێشتریش ئەم خوێندکارە بەشداری لە دوو پاڵەوانی تیتر کردووە لە شاری سلێمانی واروەها لە کوردستان و هەروە لە بەغاش لە مووسڵ بەشداری کردووە و پلەی یەکەمیان بەدەسێنا و خۆی و براکەی دوو خوێندکاری تایبەتن وەزیرەکن لێرە لە قەزای چەمچەماڵ دەژین و لە قوتابخانەی عەبدوڵڵا پەشێو من ئەمێ قسە لەگەڵ خۆیان بکەم لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکە لەگەڵ خوێندکارەکە خۆی و هەروەها ئەمێ قسە لەگەڵ ڕاهێنەرەکەشی بکەم کە ڕاهێنانی بۆ ماوەی یەک مانگ پێ کردووە دوای ئەوە پلەی یەکەمی بەدەستێنەوە من ئەمەوێ بچمە لای خوێندکارەکە دواتر لەگەڵ ڕاهێنەرەکەشی قساکەم بزانین چۆن خۆیان ئامادەکردەوە چۆن ئەم پلەی یەکەمیان بەدەستێنەوە ئەگەر کامێرەمانەکەم کاکشتیوان هاوکارم بێ کاکە مواریگیان ئەگەر بیتە ئێرە قسەم بۆ بکەی مامۆستا مەبەزەکە بەڕێزیشت بیتە ئێرە هەموار بەیانی و باش سڵاو لێبێ پێم بڵێ تا چەند دڵخۆشی کە بەشداری لەو پێشبڕکەیە کردووە لە نێوان 11 وڵاتە تۆ پلەی یەکەم بەدەستێنە زۆر دڵخۆشم کە چوون بۆ وڵاتێکی خۆش وڵاتێکی پیرۆز کە پلەی یەکەمم بەدەستێنە عومرەکەشمان کرد ئینشەڵا خوای گەورە لێمان قبوڵکە زۆر باشە ئینشەڵا خوا لێتان قبوڵەکە باسی ئەوەم بۆ بکات چەندێک خۆتان ئامادە کرد لەگەڵ مامۆستا مەبەستات بۆ ماوەی چەندێک خۆتان ئامادە کردووە لەوێ پێشبڕکێکە چۆن بەڕێوە چوو بۆم باسکە هەڵا ئێمە ماوە 3 مانگەوێکەوە ڕاهێنانەکەین لەوێش پێشبڕکێکە 150 تەلەبەی لێبوو هەریەکی و بەش کرابوو لە ئاستی خۆیاندا زۆر باشە تۆ لەنێو ئەو خوێندکارانە پلەی چەندەمت بەدەستێنە لا من پلەی یەکەمم بەدەستێنە خوای گەورە لێمان قبوڵکە ئینشەڵا لە ئاستێکی دیکەیە پلەی یەکەم بەدەستێنیت ئەگەری پلەی یەکەمیش نەبوو ئاستێکی دیکە زۆر باشیانی هەوڵەکانی تۆ بەردەوامە بێ بۆی بەشداری لە پێشبڕکەی تری شابکەی لە داهاتووە وایە ئینشەڵا پێشبڕکەی ترەکەم لە داهاتوودا ئەگەر خوا بیتە دەسەکانە خۆش بێ و زۆر سپاس ئەمێ بڕۆمە لای ڕاهێنەری کاکە هەموار کە مامۆستا مەبەست عەباس کە ڕاهێنانی تەواوی بەم خوێندکارە کردووە مامۆستا بەیانی و باش بۆم باسکە چەندێک ڕاهێنانتان کردووە بەدەستێنانی پلەی یەکەم لەلایەنێکی لە خوێندکارەکانی خوێندنگەی عەبدوڵڵا پەشێو لە قەزای چەمچەماڵ تا چەند گرنگە ئەم بیرکاری هیزرە گرنگی زیاتری پێ بدرێ فەرموو سەرتابیانی ئۆش باش بەخێر بێن بۆ خوێندنگی عەبدوڵڵا پەشێو گرنگی دانم بەم بابەتە هەم زانستیە هەم کوردایەتی هەم نیشتمانیە ئێمە کاکەموارە ماوەی چەند مانگێکە تەمرین و ڕاهێنان دەکەین خۆشبەختانە کاکەموار توانایەکی زۆر باشیە بۆ لەشی مامۆستاکانی لە مەکتەبی عەبدوڵڵا پەشێو ساغ بێ کە ئەمە نیشانەی توانای بەرزی مامۆستاکانی ئەم مەکتەبەیە کە هەوڵمان دووبوونی چەند ساڵەیە لەگەڵ ئەم خوێندکارانەیە داوەکە گەشتەم ئاستە باشە ئێمەش لە پەیمانگەی ڕێنما خولی مێنتڵماسمان هەیە کە پرۆگرامێکی بەریتانیە لە لقی کوردستان لە لای مامۆستا بەڵێن هەورای مەستە پرشتێکی ئێمەش لە چەند مامۆستا پرشتی ئەم پرۆگرامە دەکەین ماوەی چەند مانگێک ئێمە بەردەوام کۆرسمان هەیە و کاکەماریش بەشداریکی لە کۆرسەکانمان کردووە خۆشبەختانە توانایەکی باشیە بۆ ئێمەش بە ڕێگا و تەمرینی جیاواز هانیمانداوە هاوکاریمان کردو تاکو بگات هەم ئاستا زۆر باشە زۆر باشە مامۆستا ئەمێ پرسیاری ئەوە لێکەم دوای ئەم پێشبڕکەی کە بەشداریتان کرد پلانتانەیە کە بەشداری لە پێشبڕکەی تری لە وڵاتە عەرەبەکان و وڵاتانی تر بکەن وڵای ئەوەی کێسە لە بەرناممان نایە سوپاس بخوا توانای ئاستی کاک هەموار توانای فەزلی خوای گەورەیە سوپاس و حەمد سنا بە خوای گەورە ئێستا کاک هەموار لەو قەنەعەتین بەشداری پێشبڕکەی عێراقیشی پێ نەکەین ناخۆ عێراق باڵکو چاومان لە بەشداری پێشبڕکەی ئەوروپیە هەنگاو پێشین بۆ دەوڵەت ئەوروپیەکان لێ بەشداری بکەن چونکە توانایەکی ئێژگار شۆکیەکە بە جیاوازی ئێمە ئەم پێشبڕکەیانە چۆنە
پرسیارێکی محدودە لە نێوان کاتێکی محدودە بۆ من پێشبڕکەی کە کردمان 150 پرسیار بوو لە ماوەی 5 خولەکە ئەم یەکەم بوو دووەمەکە 40 پرسیارە دوای ئەمەوە بوو واتە ئەم توانایکی ئێژگار زۆر باشی هەیە چاومان لە پێشبڕکیە و مینی زۆر بەبەرزتر و پێشکەوتوترە. وەکو تاکە مناڵی کورد کە بەشداری کردو لەو پێشبڕکە بە ئاڵای پیرۆزی کوردستان و پلی یەکەمتان بەدەستێنا چ هەستێکتانەوە داواکاریتان چییە؟ ئەف و 5 خوێندکار و کورد بەشداری کردبوو بەڵێ بەڵام هەرچ ئێمە ئەم پێشبڕکیانە بێگومان دڵخۆشێکی گەورەیە بۆ ئێمە تۆ خوێندکارێکە لە چەماڵە بتوانێت لە ئاستێکی 11 وڵاتی عەرەبی کە هاوڕەکەی تەنیشتی جەزائیری بووە تونوسی بووە میسری بووە سعودی بووە تۆ لە ئەم خوێندکارە بتوانانی ئاستێکی باش بەدەستبێنی ئەم فەزلی خوای گەورە سوپاس و ستایشی بەخوای گەورە ئەوێ ئیتر خوای گەورەشی هەموو لایە ساخکە بێگومان ئێمە ئەم هەموڵمان دووبوونەی خۆمان لەسەر حسابی خۆمان و گیرفانی خۆمان کە ڕۆشتوینە بۆ مقابل پارە نەڕۆشتین بۆ مقابل شتێکی نەڕۆ بەڵکۆمە هەستە نەتەوایەتیەکەی کوردایەتیەکەی سەرکەوتنی کەوای لە ئێمە کردووە کە ئەم هەوڵومان دووبوون و بچێژین و بەشکو ئینشەڵڵا ئەنجامێکی باشمان هەبێ. دەست و چاو خۆش بێ و زۆر سوپاس بۆ تەواوی قسەکانت مامۆستا. بەڵێ کۆسار سارامێ باز لەوە بکەم دوای ئەوەی کە کاکەموار پلە یەکەمی بەدەستێنا و گەڕایەوە بۆ قوتابخانەکەی ئەلبەتە ئیدارەی قوتابخانەکە و دایک و باوکی هەمویان دڵخۆشن بۆ ئەم سەرکەوتنەوە و هەمویان پشتیوانی خۆیان دەرەبڕن بۆ هەمواریاقۆ بۆەوەی لەداهاتووە بەشداری لە پێشبڕکەی دیکەی نێودەوڵەتی بکات و ئەمێ باس ئەوەشکەم هەڵبەتە خوێندکارانی قەزای چەمچەماڵ تایبەتمەندی خۆیان هەیە زیرەکی تایبەتمەندی و زیرەکی خوان هەیە و ساڵانە لە قەزای چەمچەماڵ ژمارەی زۆر لە خوێندکار پلەی باش بەدەستێنن و لەسەراستی هەرێمی کوردستان یەکەم ببن و تەواوی ئەو زانیارە بوون لەسەر ئەو خوێندکارێک کە لە مەملەکەتی عەرەبی سعودی پلەی یەکەمی بەدەستێنا لەگەڕێمەوە بەلایەوە. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ بۆ ئاسان جەلال بۆ میوانەکەشە هیوادارین لە داهاتوە بتوانێت تەواوی وڵاتەکانی تر بتوانێت لە وڵاتانی تر پێشبڕکە بکەوت و بتوانێت شتی گەورەتر بەدەست بێنێ.